تیپی بێچۆشێرانیانەی هەولێر پێشەنجی کۆمەڵەی کوردستان لە خولی خوا 16 ساڵانی عێراق لە یەکێک لە یاریەکانی هەفتەی حەفدا لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە زاخۆ کرد. لانیوە یەکەم ئاستی هەردوو تیپ لێ کۆ نزیک بوو، نەیانتوانی مەترسی لەسەر گۆڵ یەکتر دروست بکەن، هەر بۆیە نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دۆمکوڕانی خاوەن ماڵ کۆنتڕۆل یاریەکان کردبوو، زۆرترین دەرفەتیان لە پێش بوو تاوەکو بە گۆڵ بگەن. لە کۆتاییەکان یاریەکە ئەنەس فەرهاد لە هەولێر بە کارتی سوور کرا دەرەوە. یاریزانانی بێچۆشێرانی هەولێر دەرفەتەکانیان نەقۆستەوە و بەبێ تۆمارکردنی گۆڵ لە یاریەکە لەگەڵ زاخۆ یەکسان بوون. الحەمدولله ئەو ڕۆ شکر یەکبەی تعادل لەگە زاخۆمان کرد، خاڵک بە خاڵکمان دەستینە. دەشاتی گۆڵمان هەبوو بەس دەستماندا ستون ڕێگر بوو، دەنا سێ خاڵمان مسۆگەرە بەس الحەمدولله سەدارێنە. ئینشاڵڵا پشت بەخوای گەورە لەو گەمەکانت کە داهاتوو دەبێت ئینشاڵڵا سێ خار بەدەست دێنی. الحەمدولله مەشیۆ یەک بۆش ئەنجامدن دوێ یاریەدا مەشیۆ خۆڵەکە دەستخوا بینی یاری وەکەوی دمۆهیگات بە 0-0 و دیاریگەها خاصمی دە یاریگەها هەولێر یۆنەکە گەلک بۆشە خۆلک بۆشە دوێ یاریگەهێدا. الحەمدولله ما هەوڵ دام گوڵە بگەن و سەرکەون سێ خۆڵە بدەستخوا بینن، ولی پۆ خودت تەوفیق نەدا و الحەمدولله ما گۆڵا کرد یاری بەکەوی دمۆهیگات بێ گۆڵ و هەردوو لا بۆش بین دەخۆ سەرکەفتنێ بۆ هەولێرژی دەخۆزن و یاریت بێدا بمەشک. بەم یەکسانیە تیپی خوا 16 ساڵان یانی هەولێر لە چواردە یاریبوونە خاوەنی 32 خاڵ هەر لە پێشەنجی کۆمەڵەکەیانن. زاخۆش لە 12 یاریدە خاڵی هەیە و هەر چوارەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.